دوای ئەوەی لە هەفتەی ڕابردوودا لە هەولێر قەرەباڵغیەک بە ناوی ڕۆژی نزای نیشتیمانی دروست کرا، ئەم هەنگاوەی دەسەڵات کاردانەوە و ناڕەزایی بە شوێندا هات. لە درێژەی کاردانەوەکان سەرۆکی ئەنجومەنی باڵای فتوای هەرێم دوو پاتی دەکاتەوە. ئەو کەسانەی نزا دەکەن دەبێت ئەهلی یەکتاپەرستی بن، ئەگەرنا نزاکەیان بێهودەیە. لە ڕوونکردنەوەیەکدا لەو بارەیەوە پرۆفیسۆر دکتۆر شێخ حەسەن موفتی دەڵێ ئەگەر مەبەست لە نزای نیشتیمانی پرۆژەی بەناو ئاینی ئیبراهیمی بێت کە ڕۆژئاوا برەوی پێدەدات، ئەوە نەک حرامە، بەڵکو کوفرە و هۆکاری غەزەبی پەروەردگارە، چونکە ئاینی حەق لای خوددا تەنیا ئیسلامە. بۆیە هەر کەسێک جگە لە ئیسلام بە دوای ئاینێکی دیکەدا بگەڕێت ئەوە لێی وەرناگیرێت و لە خەسارەتمەندان دەبێت. ڕوونکردنەوەکە هەروەها دەڵێ ئەگەر مەبەستیش تەنیا نزاکردنێک بێت پێکەوە، ئەوە ڕەنگە مەجالێکی تێدا بێت. بە مەرجێک نزاکاران تێکڕایان لە ئەهلی تەوحید و یەکتاپەرستی بن، ئەگەرنا هەر نزایەک بێهودێ و نەتیجەی خۆڵبارینە. سەرۆکی ئەنجومەنی باڵای فتوا دەشڵێ لە ڕووی شەرعەوە دروست نییە لە خاکی ئیسلامدا برەو بە ئەهلی شیرک و عەقیدەی موشریکان و کافران بدرێت، یان مۆڵگە و پەناگە و پەرستگە و مەعبەدیان بۆ دروست بکرێت. هەروەها وێناکردنی هەر بیر و باوەڕێک وەک بیر و باوەڕی ئیسلام یان ئیسلام و غەیری ئیسلام وەک یەک وێنا بکرێن، ئەوە دیسان کوفرە و بە کۆی ڕای زانایانی ئیسلام پێچەوانەی عەقیدەی ئیسلامە. پرۆفیسۆر حەسەن موفتی لە کۆتایی ڕوونکردنەوەکەدا جەخت دەکاتەوە ئەنجامی هەر سازشێک بۆ گاور و جوولەکە سەرگەردانی و خەجاڵەتی دونیا و قیامەتی بەدوادا دێت. ئەوەی جێگەی سەرنجە ئەو ئامادەکاریەی لە هەولێر بە ناوی ڕۆژی نزای نیشتیمانی بەڕێوەبرا تەنیا کاربەدەستانی پارتی پەیهەستان و نوێنەرانی هیچ کام لە حیزب و چین و توێژەکانی دیکەی کوردستان بەشدار نەبوون. تەنانەت لە ڕووی میدیاییشەوە تەنیا میدیای پارتی و میدیای بندیواری پارتی ڕەواجیان پێدا.